قەیرانی دارایی لە هەرێم بەردەوامە و هەناردەکردنی نەوتیش لەلایەن حکوومەتەوە بۆ نزمترین ئاستی لە ماوەی ساڵێکدا دابەزی. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم لە ڕاگەیەنراوێکدا ئاسی هەناردەکردنی نەوتی لە مانگی ئابی ڕابردوودا بڵاو کردەوە و تێیدا ئاماژە بۆ کراوە ڕۆژانە زیاتر لە 411,000 بەرمیل نەوتیان لە ڕێی بەندەری جێهانی تورکیاوە هەناردەکردووە. وەزارەتەکە ئاماژەی بەوەش کردووە لە مانگی ڕابردوودا 12,736,566 بەرمیل نەوتیان هەناردە کردووە کە داهاتەکەی 349 ملیۆن دۆلار بووە. زیاتر لە 4 مانگە بە تێکڕای نرخی نەو لە بازاڕەکانی جیاندا لەسەر و 47 دۆلارەوەیە. بە وتەی بەرپرسانی حکوومەتیش هەرێم بەرمیلێک نەوت بە 10 دۆلار کەمتر لە نرخی بازار دەفرۆشێت. بۆ پێش دەبوو لە مانگی ڕابردوودا هەرێم بەرمیلێک نەوتی بە 37 دۆلار بفرۆشتایە، بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕاگەیەنراوەکەیدا دەڵێت بەرمیلێک نەوتیان بە 32 دۆلار فرۆشتووە. بۆ پێش لە فرۆشتنی هەر بەرمیلێک نەوتدا 5 دۆلار دیار نەماوە. لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا کە حکوومەتی هەرێم دەستی بە هەناردەکردنی نەوت کرد بە شێوەیەکی سربەخۆ، مانگانە زیاتر لە 17 ملیۆن بەرمیل نەوت هەناردە دەکرا. بەڵام لە سەرەتای ئەم ساڵە و ئاستی هەناردەکردنی نەوت ڕووی لە دابەزین کردووە و جگە لە مانگی ئازار و نیسانی ئەم ساڵ کە تێیدا 23 ڕۆژ هەناردەکردنی نەوت ڕاگیرا، لە مانگی ئابی ڕابردوودا حکوومەتی هەرێم کەمترین نەوتی لە ماوەی ساڵێکدا هەناردە کردووە و هۆکارەکەشی ئاشکرا نەکردووە. سامانە سروشتەکان ئاماژەی بەوەش کردووە ئەو داهاتەی لە فرۆشتنی نەوتدا دەستیان کەوتووە دایان ناوە بۆ دابەشکردنی موچەی مانگی هەشتی فەرمانبەران. ئەوەش لە کاتێکدایە تا ئێستاش حکوومەت موچەی مانگی حوتی بەشێک لە فەرمانبەرانی دابەش نەکردووە. هاوکات ئەو داهاتەی سامانە سروشتەکان بڵاوی کردوێتەوە 80 ملیۆن دۆلاری کەمترە لەو بڕەپارەی حکوومەت بە پێی سیستمی پاشەکەوت بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران پێویستێتی، چونکە حکوومەت مانگانە پێویستی بە 430 ملیۆن دۆلارە بۆ موچەی فەرمانبەران. لە دوای ساڵی 2006ەوە کارەمی کوردستان لە ڕێی تانکەرەوە دەستی کردووە بە فرۆشی نەوت، تا ئێستا داهاتی فرۆشتنی نەوت لەو ڕێگەیەوە دیار نییە و وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمیش لە راپۆرتی مانگانەیدا باز لەو داهاتانە ناکات کە بە پێی لێدوانی ژمارەیەک لە پارلەمانتارانی کوردستان ڕۆژانە بە سەدان تەنکەر نەوت لە خاڵە سنوورەکانی هەرێمەوە دەنێرێتە ئێران و تورکیا و لەو ڕێگەیەشەوە هەرێم مانگانە لە نێوان 150 بۆ 200 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت. هەروە سامانە سروشتەکان لە راپۆرتەکانیدا داهاتی پاڵاوگەکان بڵاو ناکاتەوە. ئەوەش لە کاتێکدایە ئاماژە بۆ دەکرێت داهاتی ئەو پاڵاوگانە مانگانە دەگاتە 10 ملیۆن دۆلار. لەگەڵەوەی وەزارەتی سامانە سروشتەکان مانگانە راپۆر لەسەر داهاتی نەوت بڵاو دەکاتەوە، بەڵام بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمانی کوردستان و میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام و ماوەی چەند ساڵێکە ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن لەسەر ئەوەی داهاتی نەوت شەفاف نییە و داهاتەکانی بەرەمە نەوتیەکان و فرۆشتنی نەوت لە ڕێی تەنکەر و چۆنێتی وەرگرتنی شیرینی گرێبەسە نەوتیەکان ڕوون و ئاشکرا نییە و داهاتەکانی وەزارەتی سامانە سروشتەکانیش لەسەر فرۆشتنی نەوت بە بۆری لەلایەن لایەنی سێەمەوە یان لەلایەن لیژنەیەکی چاودێری دارایی پەرلەمانیەوە چێک ناکرێنەوە. تەنیا وەزارەتی سامانە سروشتەکان ئاگای لێیە. بەرهەم ساڵە NRT